سڵاوتان لێبێ بەڕێزان. لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا بە ئامادەبوونی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم گفتوگۆ لەسەر ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان کرا. ئەمە لە کاتێکدایە لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمدا ناڕەزایی دەبینرێت لەسەر گرفتەکانی پەیوەست بە وەزارەتی پەروەردە. لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم ئیبراهیم ئەحمەد سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر ڕەوشی پەروەردە و ئەرکی پەرلەمان دەکەین کە ڕاستەوخۆ لە بەردەم بینای پەرلەمانی کوردستانەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەڕێزانەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن. کاک ئیبراهیم سڵاوت لێبێت و سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بپرسم ئامادەبوونی وەزیری پەروەردە لەسەر بانکێشتی لیژنەکەی ئێوە بوو؟ سڵاو بۆ ئێوەش کە ئێوە بەڕاستی لە بەیانیوە تا ئەمڕۆ وەکو ئێمە بە ماندووبوونەیەکی گەورە لەگەڵ خەمی ئەو خەلکەدان. سەبارەت پرسیارەکەی جەنابەت وەزیری پەروەردە وەکو لەسەر داوای خۆی هاتۆتە پەرلەمان و ئەگەر بکرێت پێشەکێک بدەمە ئەو بابەتە وەکو خەڵێکی بە ئەمانەتەوە پێشمانگێک وەکو بڵێن پێشمانگێک وەزیری پەروەردە ویستی بێتە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا. ئێمەش وەکو ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا زۆر ئەو دەست پێشخەریە بە دڵخۆشیمان وەرگرت و بۆ هاتە لیژنەی ئێمە بە ماوەی 4 ساعت کەوتینە دانوستاندن لە نێوان ئەندامانی لیژنەی خۆمان و وەزیری پەروەردە بۆ ئەو ئارێشانەی کە هاتوونە بەردەستی ئەو ئەندامانەی بەڕێزکە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا هەیە بۆمان دەرکەوت لە ئەنجامی ئەو دانوستاندنە و ئەو 4 ساعتەی کە لەگەل یەکتردا دانیشتین کە خودی وەزیر ویستی ئەوە فراوانتر لێ بکەت و لە نیتاقی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بباتە هۆلی پەرلەمان و داوایە کرد کە ئەو داخوازیەی ئەو گەورەتر لێ بێت و بچتە بەردەم پەرلەمان و بۆ ڕای گشتی هەر ئارێشەیەک یان ویستی خۆیان یان بڵێن ئەوەی پێیان هەیە بۆ ئەم ساڵانەی کە دبێن بێخرێتە بەردەم ئەندام پەرلەمانانی کوردستان و یەکێک لەو خەڵانە کە زۆری وەزیری هاندایە کە بێتە پەرلەمان ئارێشەی بوونی ئاوارەکان لە قوتابخانەکان لە دهۆک کە لە دهۆک تا ئێستا لە 3 قەزا داوامیان نییە لە زاخۆ و لە سومێل و لە سنتەری دهۆک و لە گشت شارەکانی کوردستان داوامیان هەیە کە ئەمەش وەکو بڵێن هاوپشترانێکی خستوتە ناو مەسلەی قوتابخانە. بۆیە ئێمەش وەکو ئەندام پەرلەمانان و منی خودی بڵێن ئەندام پەرلەمان دکتۆر ئیبراهیم سمۆ زۆر ئەمڕۆ بە ڕۆژێکی مژدەیی و خۆشی دەزانم کە ئەوەی ویستم هەماهەنگیەک هەبێت لە ناوبینی پەرلەمان و حکوومەت چونکە بە هەماهەنگی نەبێت ئێمە ناتوان ئەو کوردستانە ئاوادان بکرێت و هەماهەنگیە ئەمڕۆ وەکو مژدەیەکی خۆش کە وەزیری پەروەردە هاتە پەرلەمان. داواش دەکەم لە ڕێگای میدیای ئێوەی ئازیز کە هەموو وەزیرەکانی ئێمە بەو ڕوحیەتە بێن ببنە میێوان لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ڕاستەوخۆ هەر ئارێشەیەک لە نێوان خەڵکی خۆماندا بە ڕێگای ئەندامانی پەرلەمان و لەگەل ئەو وەزیرە بەڕێزەکان بۆ ئەوەی ئەو حازە نەفسێش بشکێت کە هەموو جارێک خەڵێک و وا لە ئێمە دەکات کە ئێمە پەرلەمان وەکو معارەزە بن و حکومەت لە جیهاتی خۆش بکات. ئێمە دەمانەوێت ڕۆژێکی پرشنگدار لە مێژووی گەلی کورد ئەوەدا بێنە پێش ئەویش ئەوەیە هەماهەنگیەکی زۆر بەهێز هەبێت لە ناوبینی پەرلەمان و حکوومەت چونکە بەو هەماهەنگی ئێمە دەتوانن دژمنانی خۆمان و ناحەزانی خۆمان وای لێ بکەن کە بزانن گرتووی کوردستان ئەوە نییە کە ئێمە لە بڵێن لە سوڵتەی تشریعی و سوڵتەی تەنفیزی دابراون لە یەکتر. بۆیە من ئەمڕۆ بە ڕۆژێکی خۆش دەبینم کە ڕۆژێکی پرشنگدارە لە مێژووی پەرلەمانی کوردستان بوونی ئەوەی تێدا هاتکام لیژنەی پەروەردە کە چەند جارێک ینی تەکیدتان لەوە کردەوە کە ئەمڕۆ بە ڕۆژێکی خۆش و پرشنگدار دەبینن بەوەی کە وەزیری پەروەردە ئامادەی هەبووە لە پەرلەمانی کوردستاندا. بەڵام ینی خۆشی و پرشنگدارەکەی تەنها ئەوەیە کە وەزیر بوونی هەبووە یاخۆت خۆشەکەی ئەوەیە کە ئێوە گرفت هەبوو چارەسەرتان کرد. ینی ئەمڕۆ چی چارەسەر کرا یاخۆت چ بڕیارێک درا هەرچەند ئەو پرسیارێکە کۆمەڵێ بەڵێ
ئەو پرسیارە زۆر گرنگە کەم دەڵێم ڕۆژێکی پرشنگدارە ئەوە نییە بڵێن خودی وەزیر هاتوتە پەرلەمان بەڵام ئەمە خاڵێکی ئیجابیە کە وەزیر بە دڵی خۆی بە حەزی خۆی بێتە پەرلەمان بەڵام ڕۆژێکی پرشنگدارە کە ئەندام پەرلەمانانی کوردستان خۆیان کە نوێنەری خەڵکن بەو شێوە دێنە مەیدان ینی مەسەلەن 67 کەس ئەندام پەرلەمان کە ناوی خۆیان بنووسن و ئەمڕۆ زیاتر لە 40 کەس قسەیان بکەن و دانیشتەکە تاجیل بکرێتە بەیانی و بۆ بەیانی بەردەوامی هەبێت ئەمە ڕۆژێکی پرشنگدارە هەموو ئەو ئارێشانەی کە خەڵکیان یان قەناعەتیان یان باوەڕیان بە ئەندامانی پەرلەمان نەبوو کە هەر کەسێک کە پەیوەندیەکی تەلەفۆنی کردبێت یان شتێک نووسراوە بێت یان گلەیەکیان هەبێت لە ئەندام پەرلەمان ئێمە کە ئێمە بە واجب ناهەڵسێن ئەمڕۆ ئەو ڕۆژەمان هینانە پێشچاوی خەڵکی خۆمان کە ئێمە بە واجبی خۆمان دەزانن ئەو پرسیاران ئاراستەی نەک وەزیری پەروەردە و گشت وەزیرەکانی تریش بکەن و بەیانیش کە ئەو بریارانە کە لێ دەردەچن ئێمە بە دواتچۆنێکی بە گەورە دەزانن و ئەگەر ئەوەی ئێمە لە وەزیرمان بینی ئەمڕۆ چێ بە شێوەیەکی جانبی و چ بە شێوەیەکی لە هۆڵی پەرلەمان بوونی ئیجابیەت لە وەزارەتی پەروەردە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان با ئێمە ڕازگویانەش بڵێن بەبێ ئەم ئارێشانەی کە لە کوردستان هەیە و بوونی داعش و بوونی تیرۆست و بوونی شەڕ و بوونی ئەو ئالۆزیەی دارایی کە لە کوردستان هەیە وەزارەتی پەروەردە لە خودی خۆیدا کە وەزارەتێکی زەبەلاحە لە بوونی مۆزف و بوونی دارایەکی هەرە زەبەلاح لە کوردستان بۆ وەزارەتی پەروەردە دەڕات ئەمە خۆی لە خۆیدا ئارێشەیەکی گەورەیە ئارێشەیەکی گەورە وەزارەتێکی خەرجکردن تێدایە داهاتی نییە خەرجی تێدا داهاتی تێدا نییە بۆیە ئێمە کەوا دەبینن ئەمڕۆ بەو شێوە دەڕۆن نانی بۆ نمونە ئەمڕۆ هەموو ئەوارێشانێک کە لە ساڵی 92 تا ئێستا هەنە لە وەزارەتی پەردا ئەندامانی پەرلەمان هەمووان ڕۆیان کردە پرسیار و ڕۆیان کردە وەزارەت و سەرۆکاتی پەرلەمان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەکان مەسەڵەن بۆ نمونە زۆر بەش هەبووینە لە زانکۆکانی کوردستان مەسەڵەن بوونی بەشی زانکۆ مەسەڵەن دەروونناسی بوونی علمی اجتیماع بوونی بە زۆر بەشی تری سیاسی کە ئەوانە بسیار بوون لە وەزارەت لە سەرۆکاتی پەرلەمان و وەزارەتی خوێندنەوە باشە بوونی ئەم بەشانە چییە ئەگەر دامەمەنزرێن شتێکی تریش هاتە پێش باشە خەڵکانێک کە دەردەچن چ زەمبیان هەیە ئەگەر نێنە دامەزراندن چونکە ئێستا پێویستیمان بە فەهمێکی تر هەیە کە هەر کەسێک بە بوونی خۆی و بە پێی گرنگی خۆی بێتە دامەزراندن لە وەزارەتی پەروەردە. بەڵێ سەبارەت بەوەی ینی لە ئێستادا لە شاری دهۆک لە 3 قەزادا دەوام ناکرێ بەهۆی بوونی ئاوارەکانەوە ینی چیتان پێش نیاز کرد یاخود چۆن حەلی ئەم کێشەیە کرا کە تاوەکو ئێستا پرۆسی خوێندن لەو 3 قەزایەدا دەستی پێ نەکردووە. ئەمە شێوەکو بڵێن خاڵێکی هەرە گرنگ بوو لە ڕۆی ئەو ئەندامانەی کە لە سنووری پەروەردە سنووری پارێزگای دهۆک دەژین بڵێن لەو نووسینگەکانە و لەو پەرلەمانانە کە لە بڵێن لە زاخۆ لە دهۆک و لە سومێل کە هەمومان بە ڕوحیەتێکی ئەوە ڕۆیشتن کە دەبێ خوێندن لە دهۆک بکرێت ئێمە هاتوونە لەسەر مەسەلەی بڵێن چی چارەسەریەک هەیە بۆ ئەم کێشەیە ئەوەی دیراست کراوە لە دەستپێک و لە ئێستاش کە بەبوونی حکومت لە ناو کێشەکەدا کە حکومت یەکەمی جارە بۆ کێشەیەکی واها بەو شێوەیە 2 هەفتە دەوام بکرێت لە دهۆک و کۆبوونەوەکانی خۆیانش ببنە دهۆک و لیژنەیەکی گەورە و بۆ بەدەواچۆنی ئەو کێشەیە بکەن کە بە 3 میحوەر بوو میحوەرێک لە یونیسێف بوو کە خۆتانش دەزانن ئالیەتی چەسپاندنی پشگیریکردنی یونیسێف لە کەمپەکانەوە ئالێتێکی زۆر زەحمەتە و شتێکی تریش بووی حکومەت کەوتوتە خوارەوە و دەست بە ئیشەکانی خۆیان کرد دەست بە هاوکاری خۆیان کردیە بۆ ئاوارەکان ئێمە کێشەی گرفتی قوتابخانەکان چۆن چۆل بکرێت چۆلکردنەوەی قوتابخانەکان نەک بە بینایەتە و بینایەت نەک بە بەشێکیان بڵێن هۆڵێک و یان بە سنتەرێک باوی پر بکرێت 650,000 کەسەکە بە دلیلی قاتعی کلیلی چارەسەرکردنی کەمپەکانن ئێمە لە ڕێگای میدیای ئێوەی ئازیز داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن داوان لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لیژنەیەکی بەپەلە بۆ بەدواچوونی ئەو کەمپەکان کە لە دهۆک دەکەن ئالیەتی تاخیربوونی لە چیدایە کە ئێمە ئێستا بوویتە جێگای پرسیار لە شەقامی دهۆک وەکو بڵێن بە تایبەتی چکە کێشەکە لەوێدایە بوویتە جێگای پرسیار لە شەقامەوە بوویتە جێگای شەک لە شەقامی دهۆکدا بۆیە ئێمە داوا دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە دواچۆنێکی بەپەلە
سەیری ئەو بابەتە بە جددی بکەین چونکە معقولیە و دوو مانگە هەندێک کەمپەکان بە نیوەی 5% هەندێکیشیان بەرەو 90% و هەندێکشان ئەوەی من لێ ئاگادارم هەندێک لەو کەمپەکان بە دوو دەست بە سێ دەست گەیشتینە دەستی خەڵک کە ئەوە جێگایشەکە و ئێمە تەوزیحمان دەوێت لەو کەسانەی کە بڵێن چاودێر لەو کەمپانە خاستن ئەو پێش کەمپانە سێ کەمپانە کە لە بڵێن لە سنووری هجرە و مهاجرینی عێراق و نازحینی بڵێن لە عێراق هاتووە کە ئەوە زۆر بە مباشری دەستی خەڵک ئەمە پێویستیمان بەڕوونکردنەوە هەیە لە کارگەری پارێزگای دۆکەوە پێویستیمان بە ئەو کەسانەی کە چاودێرن لە خۆمان و دۆک بدەن چونکە شەف ئەوەکو بڵێن بابەتێکە وردە دێت و ئێمە پێویستیمان بە معلوماتی دقیقە چونکە ئێمە لەسەر شک هیچ داوای لیژنە ناکەن ئێمە لەسەر بە دیاریکراوی چییە ئێوە زۆر بە دیاریکراوی تەرکیز دەکەن ئێمە گۆمانەکەی ئێمە چونکە کلیلی چارەسەرکردنەکە کەمپەکانن ئێمە گۆمان لە لاوازی و تاخیربوونی کەمپەکانە بۆیە ئێمە داوا لە سەرۆکاتی پەرلەمان کە لیژنەیەکی ئەگەر بکرێت هەواهەنگیش هەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە دوواچۆنێک بکرێت ئەگەر ئەو لایەنانەی کە بڵێن سستی لە کارەکانی خۆیان دەدەن سزا بدرێن چێ مقاول بێت چێ کەس بێت چێ حکومەت بێت چێ دایرەیەکی معان بێت سزا بدرێت چونکە ئەمە ڕاستی ئێمە قبولمانە ئەوارەکان لە ناو جەرگی دۆکدا بن قبولمانە لە بەیانی تا عەسر خزمەتی ئەوارەکان بکەن و نانی دەمی خۆمان بە نیوەی بکەن نیوەی بۆ ئێمە و نیوەی بۆ ئاوارەکان بەڵام قبولمان نییە ئەو نانەی کە دێت بۆ هەموو ئاوارەکان دەستکاری تێدا بێتەکردن بۆیە ئێمە ئەو هەفتەیە بە دواچۆنێکی باش دەکەن چونکە ئێمە لەسەر شێک ئەو پرسیارانێک کە ئاراستەی ئێمە کراون لە لای خەڵک هەر پرسیارێک لە خەڵک لە ئاراستەی ئێمە بکەێت ئێمە بە دواچۆنی دەکەن ئەگەر ڕاستیەکە بۆ هەبێت ئێمە ئەو ڕاستیانە بە دلیلی قاتە دەدەنە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە دواچۆنێکی بکەن و سزا ئەو لایەنەی کە سستی تێدا دەکەن چونکە معقول نییە و دوو مانگە هەندێکیان دەست پێ کردووە و هەندێکشان خەلەلی فەنی تێدایە و دەبێت ئێمەش حیسابی بکەنەوە زستان هات و لە زستانە ڕەنگە ئیشەکە وەکو هاوی نەبێت بەڵام دیسانەوە دەبێت ئێمە ئەوەندە ڕەشبین نەبن لەو بابەتە چونکە بوونی 650,000 کەس کە بەقەدەر نفوسی دهۆکە بوونی ئەوەش دێت کە ئێمە سەبر و تەحملمان هەبێت و خەڵکی ئاوارەش دەبێت سەبر و تەحملیان زۆرتر بێت ئێستا شکر الحەمدلله لە سایەی ئەمانەتی کە تێدا دەژین و لە سایەی ئەو هاوکاریە کە لە ڕێگای خەڵکەوە بۆ ئاوارەکان ڕۆشتە کە ئەمە نامەیەکی کراوە بوو کە خەڵکی کوردستان هەموو جارێک لە تەنگاوانە بە یەکتر دەچن و نانی خۆیاندا بەش دەکەن لە ماڵی ئەم و لە ماڵی ئەو کە هەمومان هاوکار ببن ڕەنگە ئێمە بگەن هەندێک چارەسەری باش. بەڵێ سەبارەت بە ڕەوشی پەروەردە بە شێوەیەکی گشتی چه بڕیارێک درا یاخۆت لەسەر چ خاڵێک زۆر مناقەشە دروست بوو بۆ پێیکە هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یعنی کۆمەڵێک کۆمنتی زۆر هاتووە کە هاوڵاتیان باز لەوە دەکەن بینا وەکو جاران لە گرفتایە ینی بینای خوێندن باز لەوە دەکەن کە دەوام هێشتا هەر گرفتی تایە نەبوونی مامۆستای پسپۆر یعنی لەسەر ئەمانە چه بڕیارێک درا چه قسەیە کرا قسە زۆر کراوە بەڵام گوتم بەیانی شەڵا بریارەکان و پێشنیارەکان دەردەچن ڕاستە ئێستا ئەمە پێویستیمان بە زیاتر لە 2000 قوتابخانە هەیە و خشتەیەک لەلایەن وەزیری پەروەردە بۆ بەرچاوی پەدا پەرلەمانان نەخستە بەرچاوە دانایەک لەو خشتەیە لە لیژنەی پەروەردە خوێندنی باڵاشە بۆ هەر ئەندام پەرلەمانێک بۆ بێت و لەو خشتەیە دانە فۆتۆکۆپیەک بیدەنێ بۆ ئەوەی زیاتر بخوێنن و ملاحەزاتی خۆیان بەڕسمی بدەن بە وەزیری پەروەردە بێژگە لەو دانیشتەی کە ئێمە ئێستا تێدانە بوونی ئارێشە گوتم من لە وەزعادا نییە نەک لە وەزعی ئەم وەزیرە وەزیری پێشەمە ئەمە ئەو ئارێشانەی کە لە وەزارەتی پەروەردە گوتم لە هەموو وەزارەتەکان تر زۆرترە ئەمە بە ڕۆژێک و بە درۆژ چارەسەر ناکرێت بەڵام ئەوەی ئێستا لە هەمویان ئارێشەتر ئەوە نەداوامکردنی خەلکانی خۆمان لە قەزای دهۆک و سمێل و زاخۆ ئەمە لای ئێمە لە هەمویان گەورەترە چونکە ئێمە دەکرێت دوو داوامی سێ داوامی لە سایەی بەرداوامی پرۆسەی خوێندن ئەوە لە
باشترە لەوەی کەمە بڵێن با دوچوانی بکەین بۆ یەک داوامی دو داوامی چونکە کێشەکە وایە ئەوەش ئاریشەیەکە وەکو چۆن ئێستا حالەتێکی ناسروشتی لە کوردستانە ڕۆ بدات بۆ حالەتێکنانی هەزۆر پرسیاراتەکردن بۆ داوام لە هەولێرەیە بۆ لە سلێمانی نییە سلێمانی هەیە بۆ لە دۆک نییە من وەکو ئیبراهیم سیمۆ من ئەمە دەبینم حالەتێکی زۆر سەحی نانی ئێمە حیسابی ئەوە دەکەن مەسەلا لە دۆک حالەتێکی سروشتی ئەوە فەیازانە ئەوە وەکو لافاوە شتێک ڕووداوە و داوامەکە تاتیلی تێدا کەوتیە چونکە ئێمە معقولیە لە کۆی 5600 یان 7000 قوتابخانە 5800 قوتابخانە بڵێن داوامی نابێت لەبەر ئەوەی 700 ئەوەندە قوتابخانە لە دۆک دامە بەڵام ڕێگە چارە هەیە دۆزینەوەی چارە ئەوەیە کە داوامی ئۆتلا کەم بکرێت و لە داوامی هاوینە لە هاوینە تەڵەبەی دۆک داوامی بکات بەڵام ئێمە گرفت لەوەدا زوو ئەو قوتابخانە چۆل بکرێت بۆ ئەوەی بەدوا چۆنێک لە قوتابخانە بکەن و چاکسازیەک لە قوتابخانە بکرێت لە ڕۆی بڵێن تەندروستیەوە لە ڕۆی بڵێن بۆیاخکردن و داوامکردنی قوتابخانەکان مترسم لەوەدا نیە گرنگەوە پرۆسەی دیموکراتی لە کوردستان بەڵێ هەر سەبارەت بە دهۆک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چۆلی نووسیوێتی لە دهۆک بۆچی ئاوارەکانی ناو قوتابخانەکان نابرێنە ناو قەلعەی نزارکێ کە حتممە بێ ئێوە بەدووادا چونتان کرد بێ لەو ڕۆوە دەڵێ ئەو قەلعەیە جێگای ئاوارەی 6 قوتابخانەی تێدا دەبێتەوە هەر قوتابخانەیەک ئەگەر 600 قوتابی هەبێت ئەوە 3600 قوتابی دەتوانن دەوام بکەن منیش هاوڕامە لەگەڵ جەنابەت ئەمە باشە ینی شتێکی خراپ نییە و بە ئەوە لە ئەو هەماهنگگەی لە ناوبەینی ئەنجومەنی پارێزگای دۆک هەیە و لە ناوبەینی نووسینگەی پەرلەمانتارانی دۆک یەکێک لە دۆزینەوەی چارەسەرکردنی کێشەی ئاوارەکان یەکێک لاوانە قەلعەی نزارکێ بووە کە ڕەنگە بەشی 6 قوتابخانە نە ئەوە ڕقەمەکە بە غەلەت هاتی گەیشتۆتەوە ڕەنگە بەشی 12 قوتابخانە و بەشی 24 قوتابخانەش بکرێت من لە ڕێگای میدیای ئێوە داوا لە کارگێری پارێزگای دۆک دەکەم و داوا لە پەروەردەی گشتی دۆکش دەکەم هەر لە بەیانیە دەست پێ بکەن بۆ نەقلکردنی ئاوارەکان لە قوتابخانەکان بۆ قەلعەی نزارکێ ڕەنگە 20 قوتابخانە بەیانی بەشی قەلعەی نزارکێ قەلعەیەکی گەورەیە و منیش لەسەر داوای ئەو خوشکەکە ئەو کۆمنتە لە فێسبوک بڵاوی کردووە من لەگەڵ داوای ئەوم و ئەمڕۆژ ئەم بابەتە ورژان لە پەرلەمان و لەسەر داوایەوە منیش داوا دەکەم ئەو قەلعە و هەندێک شوێنی تریش حکومی هەیە ئەگەر چۆر بکرێت بۆ چونکە قوتابخانە زۆر گەورەترە لە قەلعەی نزارکێ قوتابخانە زۆر گەورەترە لەو بیناتە حکومیەکە کە تا ئێستاش تەواوی نەبوون بەڵێ لە قەزای بەردەڕەش لە ماوەی ڕابردوودا گرفتێک هەبوو کە خوێندکاران داوایان دەکرد منهەجی خوێندنەکەیان لە شێوەزاری بادینی بگۆڕێ بۆ سۆرانی ڕێزدار شێروانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت من لە قەزای بەردەڕەشەوە داوا دەکەم منهەجی خوێندن لە شێوازی یاخود لە شێوەزاری بادینیەوە بگۆڕدرێ بۆ شێوەزاری سۆرانی چەند جارێک تەکیدی کردوتەوە دەڵێت تکایە لەو بارەیەوە چیتان کردووە یعنی گفتوگۆکانتان لەگەڵ وەزیری پەروەردە بەچی گەیشتووە قبولمە سوپاس قبولمە نەکێ سێ تکایە بەڵکو 10 تکایەش لەو بەڕێزەکە کە لە بەردەڕەش پرسیاری کردیە و بە 8000 ئیمزای هاتووە پەرلەمان قبولمە بەڵام عینی حالەت لە مێرگەسۆریش نەک بە 8000 بەڵکو بە 16000 ئیمزا هاتووە کە شێوەزارەکەی لەو منتەقە لە سۆرانی بگۆڕێتە بە کرمانجی من بەش بە حالی خۆم وەکو ئیبراهیم سمۆکە ئەو ڕایەی کە ئێستا لە میدیا دەڵێم لە لیژنەی پەروەردە خوێندنی باڵاش گوتمەوە برادرانی لیژنەی پەروەردە خوێندنی باڵاش لەگەڵ من هاوڕابوون و ئیمزایشیان کردووە ئێمە بۆ ئەو حالەتە داوا دەکەن هەر کەسێک لە ئێمە بە شێوەزاری خۆی بە زمانی زگماکی خۆی بڵێت و بەڵام ئێمە کە ئەو گرفتە گەیاندمانە وەزارەتی پەروەردە خۆتش دەزانی و خەڵکی ئێمەش دازانی هەندێک شت هەیە سنووری بەردەڕەشت عایدی پارێزگای دۆکەوە مێرگەسۆر عایدی هەولێرە ئەوە کێشەیەکە لە ناوبەینی دوو پارێزگاوە دانیشتنیەکی فراوان دەیەوێت لە ڕووی سیاسی کێشەکە بێتە چارەسەرکردن بەڵام کە من دەڵێم بەڕای خۆم ئێستاش منیش دەڵێم لەگەڵ ئەوەدامە ئەگەر 100 کەس لە هەولێر داوای قوتابخانەیەکی بادینی بکەن یان لە سلێمانی داوای قوتابخانەیەکی بادینی بکەن بەڵام ئەوە دەبێتە حالەتێکی مژمۆرانی و دەبێتە حالەتێکی بڵێن نیمچە فەوزایەکی پەیدا دەکات ئێمە بۆ ئەو حالەتانە ئێستاش داوا دەکەم لە سەرکردایەتی سیاسی سەرۆکاتی حکوومەت
حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لیژنەیەکی بە پەلا بۆ ئەم حالەتە بدۆزرێت ئایا ئێمە دەکرێت مەسەلەن سۆران و مێرگە سۆر بلکێننەوە بە دۆکەوە بەردەڕێژ بە هەولێرەوە کە ئەمەش لە ڕۆی جغرافی و لە ڕۆی دووری ڕەنگە نەکرێت بۆیە ئەم بابەتە لەژێر دیراستە و هەمومان لە باشە بۆ وا نەکراوە کاگبرای ینی ئەمە بخوێنێت بۆ وا نەکراوە بە شێوازێک ینی هەموو شێوەزارەکان وا بکرێت هەم لە بەشە سۆرانەکە هەم لە بەشە کورمانجەکە ینی بە یەک شێوەزار خوێندن بکرێت بۆەوەی ئەو پرۆژەی کە هەیە ینی سەرەتایەک بێ بۆ زمانی یەکگرتوو کاکی خۆ من وەکو بڵێن پسپۆرێک لە بواری پەروەردە و خوێندنی باڵا کەەوە مای 19 ساڵە لە پەروەردە و خوێندنی باڵا کار دەکەم و مامۆستایەتی دەکەم بۆ بوونی پەیداکردنی شێوەزارێکی یەکگرتو بە قەناعەتی خۆم پێویستیمان بە استقرارێکی سیاسی فکری وڵات هەیە بۆیە ئێمە ناتوانین لەو هەموو ئێش و ئازار و کێش و کێشانەی کە لە کوردستان هەیە بێنەوە بابەتە چونکە ئەمە زۆر جموجۆلی هەیە لە زۆر کۆبوونەوەی ئەکادیمای کوردی ئەو بابەتە هاتە پێش و لە زۆر کۆر و کۆبوونەوەکان هاتە پێش ئەمە کێشەیە کە زۆر ئەوەندە بە ئاسانی چارەسەر ناکرێت بۆ ئەوەی بڵێن زمانی یەکگرتومان هەبێت بەڵام من لەگەڵ ئەوەدامە زمانی زیکماکی لە هەر شوێنێک بێتە خواندن بەڵام ئەوەی تر هەندێک کێشەی ئیداری هەیە کێشەی ئیداری هەیە لە بەردەڕێژ کە سنوورێکە ئێستا لە ئایدی دۆکەوە لە مێرگە سۆر و سۆرانش ئایدی بڵێن هەولێرە ئەمە کێشەیە کە بە دواچۆنی دەکەن و قبولشمانە ئەو پرسیارە لە ئێوەی ئازیز و بە دواچۆنێکی بە پەلەش دەکەن وەکو لیژنەی پەروەردە خوێندنی باڵا بۆ دزینەوەی چارەسەرێک بۆ ئەو کێشەی کە هەیە کە ئێمە نامانەوێ 8,000 قوتابی ئێمە لە بەردەڕێژ کە داوایان ئەوە بێت بە سۆرانی بخوێنێن ئێمە دەڵێن لە بانچاومان بەڵام ئێمە لە مێرگە سۆرش دەڵێن لە بانچاومان و سۆرانیش بەدەڵێن بانچاومان بەڵام ئەوە کێشەیە کە ئەوەندە بە ئاسانی چارەسەر ناکرێتەوە بە دواچۆنێکی دەکەن و ئینشەڵا لە حکوومەت و لە وەزارەت و لە هەردوو ئیدارەی بڵێن دۆک و هەولێر بکەونە ڕێکەوتنێک کە بە شێوەیەکەوە ئێمەش با تۆزێک خۆمان بگرێت ئەوە وەزارەتی پەروەردە کۆنفرانسێکە لە بڵێن مانگی یەک بڕوا دەکەم لەو کۆنفرانسە کە ڕەنگە لە 2-3 ڕۆژ بخانێت یەکێک لەو خاڵانە لە ئەجندای وەزارەت بێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشە سەرەڕای ئەوەش هەفتەی دادێ لەسەر داوای ئەو پرسیارە جارێکی تر سەرداری وەزارەتی پەروەردە دەکەن و بە دواچۆنی دەکەن. مزەفەر چۆمانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتێکی نووسیوە کە بەشێکی زۆری پرسیارە دەڵێ تەنها سیستەم گۆڕاوە هەیکەل و شێوازی وتنەوە و بینا و دەوام و هەموو شتەکان وەکو خۆی ماوەتەوە تا ئێستاش قوتابخانەی 6 پۆلی دروست دەکرێت کات بۆوانەیە وەک جاران 40 دقەیە بۆ بەڕێوەبەرایەتیش هەر وەک جاران لە زۆنی سەوز دەبێ یەکێتی بێت و لە زۆنی زەردیش دەبێ پارتی بێ معاشیش خراپتر لە جاران توانستی مامۆستاش خراپترە دیسان لە جاران دەڵێت دڵنیام میوانەکەشت هاوڕایە لەگەڵم لی بپرسە تا پرۆسەی پەروەردە لە وڵاتە حیزب بەڕێوەی ببە لەمەی ئێستا هەیە باشتر نابێت هاوڕای لەگەڵ قسەکانی ئەو وەکو خۆی دەڵێ وڵی قبولمە و هاوڕامە لە بەشێکە و لە بەشێکەش تۆزێک وەکو بڵێن دانوستاندنێکی برایانە لەگەلی دەکەم و لەگەل بینەرانی NRT چونکە ئێمە کە سەیری سیستەم دەکەن ڕاستە سیستەم گۆڕاوە بیناکان وەکو خۆیان ماوە موچە خراپە ئەوە موچەی هەموو وەزارەتەکان خراپە موچەی هەرێمی کوردستان خراپە و موچە براوە لە کوردستان بەڵام ئەمە با ئێمەش و هەو خەلکانەش کە پرسیار دەکەن دیارە گوێیان لە بڵێن ڕاگەاندن نییە زۆر پێش دڕۆژ کۆنفرانسێکی وەرکشۆپێکی زۆر گەورەمان کرد لەسەر 2 پرۆژە یاسا کە بۆ ئێمە لەسەر بواری پەروەردە یەکێک پرۆژە یاسای پەروەردە بوو یەکێک پرۆژە لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستان پێشکەش کراوە و لە بۆ هەردوو پرۆژە وەرکشۆپێکمان کرد خەلکانی پسپۆر لەو بوارەدا هێناومانە بڵێن وەرکشۆپە و حاضری هەموو حاضرێک دەکەن بۆ ئەو پرۆژە یاسا جێی خۆی بگرێت تا زۆر شت دەگۆڕێت منیش لەگەڵ ئەو برادرە ئەو عزیزەمە کە دەڵێ
دەڵێت حزباتی لە سنووری سەوز و سنووری زەر بەڵام ئەوە ڕەنگە قسەی پێش چەند ساڵێک بێت چونکە پرۆژەی حکومت ئەوە نییە و ئێستا ئێمە زۆر لەو وەزعی چەند ساڵ پێش ساڵێک پێش ئێستا گۆڕاوین خەلکانێک بە CV تەقدیم دەکەت بۆ بتە بەڕێبەری پەروەردە خەلکانێک بە CV وەکو برادرانیاندان پەرلەمان ئەمڕۆ داوان لە وەزیر کردە ببتە بەڕێبەری قوتابخانەیەک و خەلکانێک ئەمڕۆ برادرانی خۆمان لە ئەندام پەرلەمان داوایان کردە کە سەلاحیەتی وەزیر بێتە خوارێ بۆ مدیر بۆ بەڕێبەری قوتابخانە کە ئەوەش خاڵێکی سەرکەوتن دەبێت بۆ پرۆسەی خوێندن لە وڵاتە بەڵام ئێمە دەبێت هەموو شتێک بە چاوێکی ڕەشبی سەیری نەکەن ئێمە سەیری ئەو نیوەی خالی لە پەرداغەکە نەکەن سەیری ئەوەی ئاوەکەیش کە تێدا ماوە سەیری بکەن چونکە لە وڵاتی ئێمە زۆر شت کراوە با ئێمە خۆمان بڵێن غافل نەکەن لە وەزعی کە ئێمە تێدا دەژین ئەو ئارامیە ئەو قوتابخانە ئەو بەردەوامیدان لە ژیانە شتێکە ئێمە فشارمان لەسەرمان زۆرە فشاری ئەقلیمی هەبووە فشاری نێوخێوی هەبوو فشاری نەبوونی موچە هەبووە فشاری نەبوونی بودجە هەبووە کە ئەمە هەمووان خاڵن بەڵام ئێمە ناتوانین هیچ شتێک تەنها من ئەوە دەڵێم ئێمە ئەمڕۆ بەیانی و دوو بەیانی و سێ بەیانی بەردەوام دەبین لە بۆ دۆزینەوەی چارەسەرکردنی کێشەکان لەم وڵاتەدا و لەم هەموو وەزارەتانە و خودی وەزارەتی پەروەردە کەمڕۆ وەکو پێشترشم گوتم ڕۆژێکی پرسنگدار بوو کە داوا دەکەم لە بەڕێگای میدیای ئێوە وەزیرانی تری حکوومەتی هەرێمی کوردستان هاتنی بەڕێز وەزیری پەروەردە بن بۆ ئەوەی بەڵێ زۆر سپاس بۆ ئیبراهیم ئەحمەد سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە بەردەم بینای پەرلەمانی کوردستانەوە لەگەڵمان بووی ئازیزانی نارتی زۆر سپاس بۆ سەرنج و تێبینی و پرسیار و کۆمنتەکانی ئەوش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.